بەڕاستی ئەو تۆپبارانەی کە لە پێنجوێن کراوە ئەوە ماوەیەکی زۆرە لە زۆر شوێنی تری هەرێمی کوردستان هەیە، شتێکی نوێ نەبووە، ڕەنگە بۆ ئەو ناوچەیە نوێ بێتن، بەڵام ئێمە هەم چەند ساڵە داوا دەکەین کە کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێن و هەرێمی کوردستان نەبێتە گۆڕەپانێک بۆ کێشەیە کە هیچ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نیە. ئەو هێزانەی کە خۆیان سەپاندووە لەو ناوچانە هۆکاری سەرەکینە کە بەڕاستی تۆپبارانی ئەو ناوچانە دەکرێتن، بۆیە پێویستە بارگە و بنیان لێرە ببن بۆ ئەوەی چیتر خەڵکی خۆمان لە سولەیمانی بێت، لە هەولێر بێت، لە دهۆک بێت، تووشی ئەو تۆپبارانە نەبن و بیان و نەدەنە دەست وڵاتانی دەوروبەر کە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن. بابەتی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان تەمان ئێمە پێشتر سەرژمێریەکمان کردبوو لە بەڕێوەبەراتی هاتوچۆکان و خەریکی دراسەکردنین. ناکرێتن ئێمە هەروە هەر ئۆتۆمبیلێک بێسەرەتا بوو تۆمار بکرێتن و مۆڵەتی پێ بدرێتن، بەڵام بیری لێ دەکەینەوە کە چۆن ڕێکارێک بدۆزینەوە کە ئەم کێشەیە چارەسەر بکەین، چونکە کێشەیەکی سەرەکیمان هەیە. ئۆتۆمبیلێک کە بە ڕسمی هەیە و مۆڵەتی پێدراوە تۆمارە سزای سەرپێچی دەداتن. ئۆتۆمبیلێک کە هیچ تۆماری نییە، خودی ئۆتۆمبیلەکە قاچاغا ئەنواعی سزا و سەرپێچی دەکاتن، سەرپێچی دەکات هیچ سزایەک نادرێتن. بۆیە دەبێت بیری لێ بکەینەوە. ئەمەش لە بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ لە هاتوچۆی پارێزگاکان خەریکن دیراسەت دەکەن، پێشنیاری گونجاو دەبێت لە ئایندەدا.